لەم جەنگەیە ئەوە سەلمێنراکە ئەمریکا نە ئامادەیە ئەو بنەماڵانە هەروە بە سادەیی بپارێزێ و نەتوانای ئەوەشی هەیە کە سنووری ئەو وڵاتانە وەک ئەوەی کە هەیە بپارێزێ. ئەگەر چی چەند بنکەیەکی گەورەی سەربازی و چەند سیستەمێکی بەرگری پێشکەوتووی لەو وڵاتانە داناوە، بەڵام لە جەنگێکی سادەی لەگەڵ ئێرانە، ئێران ئەڵبەتە لە چاو ئەمریکا و ئیسرائیلە وڵاتێکی ئەوەندە بەهێز نییە، نەیتوانی بەرگری لەو وڵاتانە بکە. یان ئەگەر سبەینی ئەمریکا لەگەڵ چین و رووسیا بکەوێتە ململانی و پێکدادان، ئەوە چۆن نەتوانێت بەرگریان لێ بکە. بۆیە بەڕاستی وڵاتانی عەرەبیش باش لەوە تێگەشتوون لە ئێستا لانی کەم ساڵانێکی زۆر ئەو باجەی کە داویانە نەبووەتە هۆی پاراستنیان، ئەگەر چی بنەماڵە حکومڕانەکان تا ڕادەیەک لە ڕووی بازرگانی و ئابووریەوە سوودێکی ئەوتۆیان کردووە و توانیویانە وڵاتەکەیان تا ڕادەیەک ئاوەدان بکەنەوە، بەڵام نەبووەتە هۆی ئەوەی کە لە هێرشی دەرەکی بپارێزرێ و ئاسمان و سنووریان پارێزراو بێ. بۆیە بەڕاستی وڵاتانی عەرەبی ئێستا لە نێو دوو بەرداشتدان، نە ئەوەیە بتوانن دەست لە ئەمریکا وەربدەن، یعنی بەربدەن، و نە ئەوەشە بتوانن بەڕاستەوخۆ لەگەڵ ئێرانە بکەونە جەنگەوە.